یەکێک لەو شتانەی کە چاکەکانمان دەسووتێنێ، عیبادەتەکانمان، خێرەکانمان، چاکەکانمان دەسووتێنێ، بەتاڵی دەکاتەوە ئەو خاڵەیە کە زۆر گرنگە زۆرێک لە ئێمە هەلو خۆمانە حکم ئەدەین بەسەر خەڵکیە. فڵان کەس خوا لێی خۆش نابێت، فڵان کەس بەهەشتیە، فڵان کەس دۆزەخیە، فڵان کەس ئیلا جەهەنەمەوە بئس المەصیر کاتێکە موسڵمانیشە. ئەمە زۆر ترسناکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ، پیاوێک وتی بە پیاوێکی تر، پیاوێک بە پیاوێکی وت، والله خوا لە فڵان کەس خۆش نابێت. ئەوەمان هەیە، خوا لە فڵان کەس خۆش نابێت، یا ئەڵێ خوا لە فڵان کەس خۆش بوو، یا فڵان کەسی ڕەحمەتی. ئەمە زۆر مشکیلەیە بڵێ ڕەحمەتی، بڵێ خوا ڕەحمی لێ بکە. خوا لێ خۆش بوو، ئەمە زۆر ترسناکەم شتانە. ئاگادار بن هەر زمانت دەرئەچێت قسەیەک لە زمانت، بەڵام زۆر ترسناکە. خوای گەورە واللهی لە فڵان کەس خۆش نابێت چونکە کەسێکی خراپە. خوای گەورە فەرمووی ئەوە کێ سوێن ئەخوات بە من ئەڵێ من لە فڵان کەس خۆش نابم، ئەوە لە فڵان کەس خۆش بووم کردەوەکانی تۆشم بەتاڵ کردەوە، هەموو چاکەکانی تۆم سووتان. شانازی بە خۆتەوە دەکەی، خوا لە فڵان کەس خۆش نابێ، واتە من پیاوێکی چاکم مبارەکم، بەس فڵان کەس پیاوێکی خراپە. بۆی ئاگاداری خۆمان بین. یەکێک لەو شتانەی کە چاکەکانمان دەسووتێنێ بە تایبەتی ئەو کەسانی کە خوێنەواریان نییە، ئاگاداری ئەم خاڵە بن مردوەکان بۆ بەهەشت و جەهەنەم نەنێرن. ئەوە ئیشی ئیمام حاجی و خاڵ و حاجی و من و تۆ نییە خەڵکی بۆ بەهەشت و جەهەنەم بنێرین. فڵان کەس بەهەشتیە تەواو، نا دوعای خێری ناوێ، فڵان کەس خوا لێی خۆش بووە. ئەخر ئەمە زۆر ترسناکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتی عایشەی خێزانی فەرمووی فڵان کەس مرد و ئیسلاحەتی کرد، زۆر جار خۆمان واڵێن نەجاتی بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکسەر تووڕە بوو لە عایشە، فەرمووی ئەوە تۆ چی دەڵێی؟ فڵان کەس نەجاتی بوو؟ ئەو کەسە نەجاتی دەبێ، ئەو کەسە خوا لێی خۆش دەبێ، ئیسراحەت دەکا کە خوا لێی خۆش بووە. ئەگینا ئینسانێک خوا لێی خۆش نەبێ قەت ئیسراحەت ناکات، دوای مردن مەینەتی دەست پێ ئەکات. بۆ ئینسانی بێدین و خراپەکار دوای مردن قوربەسەری و نەهامەتی و عەزاب دەست پێ ئەکا. بۆی ئاگاداری ئەو خاڵە بین، نەڵێن خوا لە فڵان کەس خۆش نابێ. ئەوە ئیشی ئێمە نییە. مڵکی خۆیەتی، عەبدی خۆیەتی، لێی خۆشە بێ لێی خۆش نابێ، ئەی خاتە بەهەشتەوە ئەی خاتە دۆزەخەوە و پەیوەندی بە ئێمەوە نییە. بۆی ئاگادار بین کردەوەکانمان دەسووتێنێ. خوای گەورە فەرمووی تۆ سوێن دەخۆی خوا لە فڵان کەس خۆش نابێ، ئەوە لە فڵان کەس خۆش بووم و کردەوەکانی تۆشم بەتاڵ کردەوە. چاکەکانی تۆم سووتاند چونکە بە ناوی منەوە قسە دەکەی. کاتێکیش کە دەڵێی فڵان کەس خوا لێ خۆش بوو، تۆ بە ناوی خواوە قسە دەکەی، دەڵێی فڵان کەس بەهەشتیە. ئاگادار بن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەت بەخۆی نەوتم بەهەشتیم، ترساوە زۆر، فەرموویەتی نازانم لە قیامەت چیم بەسەرا دێ. ئیمامی عومەر ڕەزای خوا لێ بە سەحابەکان هەموویان پیان وتراوە بەهەشتین، بەڵام هەرە ترسان. ئینسانە بێ ئاگاداری خۆی بێت، بە ئیزنی خوا کارێکی وەها نەکات بڵێ من بەهەشتیم و تەوا فڵان کەس بەهەشتیە فڵان کەس دۆزەخیە، ئەوە کردەوەکانت بەتاڵ دەکاتەوە.